الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بنران بسراني كنالي أمجاري سلامي خواهي قورتان نبيت خوش حال بوم جاركي تربيتان شاد بم لبرنامج نوي برنامج شريعة ناسين توري أم جارمان بابتكي جرنجا كبريتيا لما فكاني في غمر خواه صلى الله عليه وسلم بسر أمتكيوا آية في غمر خواه صلى الله عليه وسلم چەند مافی بەسەر ئومەتەکەیەوە هەیە وەکو خۆشویستن و ئیمان هێنان پێی و بەمە زیندانانی و بۆیە میوانداریمان بە بەڕێز ماوەسە سامان جمعە کرد بۆ ئەوەی تیشک بخاتە سەر ئەو خاڵانەی کە باسم کرد. پرسیار یەکەم مامۆستا خەڵکی بە چی شێوەیەک ئیمان بە پێغەمبەری خوا بێنن صلی الله عليه وسلم؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خواهي قورة پاداشت باتوا وبارك الله فيك. علماء باس أكان أفرمن إيمان هنان حقيقي بيغمري خواهي صلى الله عليه وسلم أفرمي إيمان هنان ببيغمري خواهي حقيقي جشتية، يعني بو همو مروفايتي كافران ومسلمانان بابلين أهلي قبلو لوش دائرەکە بچووکتر ئەبێتەوە. خوای گەورە فەرمێ ئیمان بۆ پێغەمبەرە بێنن کەوا للناسی کافە نردومانە. حەقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر هەموو عیباد الله ئەوەیە کە ئیمانی پێ بێنن. لەو دایرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها بۆ عەرەب نەناردراوە، بێگومان بۆ هەموو جیهان نێردراوە، چونکە فەرموویەتی ئینی ڕەسوول من رب العالمین، من ناردراوم رب العالمين تكليفي أو دعوي دا قردو تسر بيغمر صلى الله عليه وسلم بو أوي تبليغي بكات. جاء بي إنسان حقي بيغمر صلى الله عليه وسلم لسر غير دين كانش أو إيماني بيبيرن أهلي قبليش أبي إيماني بيبينو لناو أهلي قبليا طوائف كان من هي أهلي سنة وجماعة أو كوا نيزكترين طائفة وبابلين منهجا لسر رباز بيغمر صلى الله عليه وسلم أبي أو إيمانك بيبيني بيغمر صلى الله عليه وسلم چونك أو حقي خواي قورة أو حقي بيغمر خوا داوا هاج كسيجش أو حق آدانكات أو ببيه شكو قمان خواي قورة مهربان هم لدنيا وهم لقيامتش محاسبەی ئەکاو کۆمەڵێ بەرپرسیارەتی ئەبێ بدات، چونکە خوای گەورە داوای لە ئێمە کردو ئیمان بۆ پێغەمبەرە بێرین هەموو سەرزەوی. ئەمجار ئەوان ئەوەی کە ئیمانی پێ نایەنێت ئەوانە بەرپرسیارن لای خوای مەبەست لە ئیمان هێنان ئەوەیە کە بڕات وا بێ محەممەد صلی الله عليه وسلم لەلایەنی خواوە نێردراوە. بێگومان ئەوەی هاتم ئەوە بلێم کە أهلي قبلة أتكسي كودي وأشهد أن محمد رسول الله أوش كومالي حق وحقوق تيتسري باش انجا لو أنج بتشوكتر أواني كوا زور ملتزما بالسنة في غمر صلى الله عليه وسلم قولا وعملا أوانيش أبي أو حق بدنا في غمر صلى الله عليه وسلم كإيمان فيه هنانا أوي أي كا في غمر صلى الله عليه وسلم أوي أي فرمي أو حرشيك ما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. باشا زۆر کەس لافی خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێدا ئەتوانم بڵێم خەڵکی یەکدەنگن لەسەر ئەوەی کە ئینتیسابی بۆ ئیسلام هەیە کە خۆی بە موسڵمان ئەزانێ، یەکدەنگن کە هەر هەمویان دەڵێن ئێمە پێغەمبەری خوامان خۆشەوێ صلی الله عليه وسلم. ئایا ڕاستی خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چی شێوەیەک دەبێ؟ طبعا وما كان الله ليذر المؤمنين على ما أنتم عليه. خوای پەروەردگار ئەو خەڵکە لێ ناگەڕێ ئەچکە ئیدعایە بکات ئەبێ بیسەلمێن. خوای گەورە میهرەبان ئەو ئایەتەی داگردووە کە ئەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني.
خۆشەویستنی پێغەمبەر صلی الله علیه و سلم مافێکە لەسەرمان بەڵام ئەبێ چۆن پێغەمبەری خوامان خۆش بوێت ئەو ئایەتە وەکو ئیمام حەسەنی بەسری ئەفەرمێت قل إن كنتم تحبون الله أما فاضحة يعني روي راستقيني خۆشەویستانی ڕاستەقینەی ئەخاتە ڕوو تۆ پێغەمبەری خوات خۆشەوێ بەچی دەلیلت چییە ئەبێ بیسەلمێنی کە پێغەمبەری خوات خۆشەوێ صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئێوە پێغەمبەری خواتان خۆش ناوێ منتان خۆش ناوێ تاکو من يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ تاکو منتان خۆش نەوێ وەکو باوکتان وەکو مناڵەکان زیاتریش لە هەموو کە زیاتر خۆشمان بێت ئایا هەر ئەوە نەوتت بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوایە بەخوا ئەوە پێغەمبەری خوا هەواڵی پێمان داوەکەوە لە ناو گۆڕە ئەلێ ها سمعت شيئا شتێکم بیست ئەیانت محەممەد ڕەسوڵ اللهە با لە دنیا لە ئێستەوە بۆ دەرکەوێت ئەم خۆشەویستنەی تۆ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەلەوە نەبێ کەواتە ڕاستی خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە کە سنەتەکەی بەلاتەوە لە دایک و باوک و منداڵ و عەشیرەت زیاتر خۆشتر بوێ و هەروەها ئایەتەکەی خوای تەبارەکە وتەعالا فەرمی قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم وأموال اقترفتموها أم خوای تبارك وتعالى أمشتان أم نعمتها نقش تعداد أكاد أفرمي لكوتيا أجر أمانة أحب إليكم من الله ورسوله أجر أمانة لخوا پێغەمبەری خوا خۆشەویستترنات فتەڕەبەسوا بە خۆشەویستی پێغەمبەری خوا ئەبێ بیسەلمێنی واقعان بیسەلمێنی لە بازارەکە و ڕەتەبی لە شوێنێک و ڕەتەبی جنێوێکت پێ ئەدەن سەیرەکەی ئەگەر قسەی کاڵت پێ بکەن قبوڵ ناکەی ئەچتە گژە بەڵام 1000 جنێو بە پێغەمبەری خوا بدرێت 1000 جنێو بە خوای گەورە بدرێت تۆ کە تۆی نەجوولانەوە کە غەیرەی تۆی گەرم نەکرد و بەرزۆ نەبوو معنەوەیە تۆ کەسێکی مدعیت مخلصت و ڕازگۆنیت بارك الله فيك گوێڕایەڵی کردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم واجبە لەسەر ئومەتەکەی ئایا ڕاستی ئەو گوێڕایەڵی کردنە لە ڕوانگەی شەرعەوە چۆنیە خوای تبارك وتعالى فەرمێ قل أطيعوا الله وأطيعوا الرسول ولا تتولوا مجرمين إطاعي پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەویش مافێکە حەقێکە لەسەر ئێمە خوای پەروەردگار واجبی کرۆ و ئەبێ ئێمە ئەو حەقی پێغەمبەری خوا بدەین صلى الله عليه وسلم نمونە گەل زۆرە کە سەحابە بەڕێزەکان ئیطاع و گۆڕایەڵی پێغەمبەری خوایان ئەکرد صلى الله عليه وسلم یعنی زۆر جار پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم یەکێکیانی ئەفەرموو مشکلەیەکیان قەزیەکیان بووە ئەیفەرمووی وا فولان ئاوا بکە ئەوش ئەیوت ئەی پێغەمبەری خوا ئەمر ئەکەی ینی فەرمانم پێ ئەەکەی یان ئیستیشارە مەکەی و ڕاپرسێگەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر ئەمر وای فەرموو ئەمرەکەم ئەیانوت ئێمە سەمعا وطاعە ئیطاعەت ئەکەین بەڵام ئەگەر بی فەرموایە ئیستیشاراکەم ئەی فەرموو ئەی پێغەمبەری خوا قسەکە دەستە سەر و چاوم بەڵام ئاوای بە باشتر دەزانم یعنی لە زۆر لە قەزایەکانە سەیرەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانێکێدا یان قسێکی لەگەڵ کەسێکیان نەکرد ئەگە بیانزانەیە تاعە وەکو حودەیفە ڕەزای خوا لێبێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو شەوەی کە لە شەوی ئەحزاب بە ئاخر شەو کە دنیا گەلێ سار بوو سەرماکە لەوەیان نەبووە فەرمووی چاڵێکم کردبوو چوو بوومە نایەوە بەس سەرم بە دەرەوە بوو بە حاڵ سەرمی گشتی نەشبان سەرشمدا بوو بەس دەمەلووتم بە دەرەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەبان ئەو ئینا ئەهات و ئەڕۆی ئەو ساترە ئەی فەرموو کی هەواڵی ئەو قەومەمان پێ ئەدا فەرمێ ڕای پێغەمبەر وا بوو صلی الله عليه وسلم فەرمووی حودەیفە هەڵسە و بچۆ بزان خەبەریان چییە شاهد حودەیفە ڕەزای خوا لێبێ فەرمێ وەڵڵاهی ئەگەر بە یەک تۆسقاڵێک مەجال هەبووە بمزانێ
گۆڕایاڵیکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەجاڵێکی تێدا ئەو شەوامود ئەی پێغەمبەری خوا گردنم مازاکە ناتوانم ئەمەنە دنیا سەر بەڵام مادام ئەمری پێغەمبەری خوا بوو فەرمووی هەڵساموتم سەمعەن وەطاعە ئاوا عەمەلیان ئەو مافەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە گۆڕایاڵکردنە یان بە قسەیکردنە تا توانین بکەین دوو بەشەوە گۆڕایاڵیکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بابەتی دینی و تەشریعی ئەوە واجبە بۆ دنیاش بارك الله فيك ئێوە ئەعلەمترن ئەموری دنیاتان وەکو لە فەرمودەی صحیح داهاتووە خوات زاداتەوە بەڵێ ئەوە استدراکی جوانە وایە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو واش بزانم لە جارێک گوتویانە ئەی پێغەمبەری خوا بە ئەو دارە وا لێ بکەین فەرموویەتی کەیف خۆتانە دوای سێریان کە کردویانە وا دەرنەچوو کە ئەوان گەرەکیانە پێغەمبەر صلی الله علیه و سلم معذرەتی بۆیان هێنا فەرمووی ئێوە ئەعلەمترن بە ئوموری دنیاکەتان من لە ئوموری دینە ئەوەی لەسەرمێ پێتان ئەڵێم سەحابە و خەڵکیش ئیطاعی پێغەمبەری خۆیان ئەکرد باشە شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە هەمان شێوە وەکو خاڵەکانی تر واجبە لەسەر ئومەتەکەی ئایا شوێنکەوتنی ڕاستەقینەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەوە دەبێ بە دوایە بڕۆی یاخود پێشی بکەوی خی پەروەردگار دینەکەی ئەوە شامل و جوانە ئێستا کەسانێک شەیە لافی ئەوە لێدەن کە ئێمە شوێنکەوتەی پێغەمبەری خوین صلی الله علیه و سلم کەچی ئەمەندە بەرگری لە ئەو شتانە ئەکەن کە بیدعەیە و داهێنراوە ئەوەندە بەرگری و دیفاع لە سنەتەکەی ناکەن ئەمە معنای ئەوەیە شوێنی پێغەمبەری خوا کەوتونە صلی الله علیه و سلم ئەوە نەقیضە یعنی بالعکس شتەکەی خۆیان نەکەن یعنی هەنێ جار ئەبینی ئەوە ئەکەی بە قیاس سەیرەکەی ئەمەنە ئەوەنە هەوڵ ئەدەن ئەوانەی کەوە اتیباعی پێغەمبەر ناکەن صلی الله علیه و سلم لەسەر شتێکەوە نە سنەتە نە مستحەبە ئەسڵەن لە قڕونی مفەضەلەیشە ڕووی نەداوە لە دوای قڕونی مفەضەلە ڕووی داوە ئەمان دیفاع و پارێ زۆری لێسەر ئەکەن لە هەمان کاتدا کە سنەتی مؤکەدە هەیە کورە ئایەت هەیە ئەوان هەر ئیشی پێناکەن و ئاوڕشی لێ نادەن و خی گەورە میهرەبانە فەرمێ واتبعوه لعلكم تهتدون اتباعی بکەن بۆ ئەوەی کە اتباعی پێغەمبەرت کرد صلی الله علیه و سلم ئەوە تۆ کەسێکی هیدایە دراوی لعلكم تهتدون وهروە خی تبارك وتعالى فەرمێ لا تقدموا بين يدي الله ورسوله ئەو مافەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێشێن مەکەن صحابە و الذين آمنوا هەموو ئەو ئیماندارانی تا ڕۆژی قیامەت ئێوە پێش پێغەمبەر صلی الله علیه و سلم مەکەون یعنی پێش ئەو مەکەون لە قەول و لە فعلە و لە هەر شتێکە دوایشی مەکەون تەخەلوفیش مەکەن نەکابن ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوڕێت ئەوە لێرە قەو بڕ ئەڕۆم نا ئەوە نەوە ناوە لە دوای پێکانی پێغەمبەری خواوە صلی الله علیه و سلم بڕۆ ئەوە تۆ کەسێکی ئەو مافەت داوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم حەقە بدرێ پێی کە ئەویش مافی ئیتیباعکردنێتی شوێنکەوتنێتی وەکو خوای تەبارەکە و تەعالی ئەمری پێگرۆ پێخۆش بەو مانایی کە تاکە ڕێگا بتگەێنتە ڕەزامەندی خوای تەبارەکە و تەعالی ئیلا لە دوای پێغەمبەرەوە ڕێی صلی الله علیه و سلم بێگومان ئەوەی بەهەشتی ئەوێ وەکو ئیبن عەباس لیان پرسیوتیان ئەم ڕێگایە چۆنی و چی بکەین ئەچینە باش فەرمووی بیدایەکەی شوێنکەوتنی پێغەمبەری خوایە کۆتایەکەیشی ناو بەهەشتەکەی خوای تەبارەکە و تەعالی بارك الله فيك پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێشەوا و قودوەیە ئایا لە چی شتێکە ئەبێتە پێشەوا و قودوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەموو شتێکە چونکە خوای تەبارەکە و تەعالی ئەفەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة بحقيقة أو كسيك أيوه شوێنکەوتن یان پێشهەنگێک پێشەوایە بۆ خۆی دابنە پێشەوایەکی چاک بگەڕێرەوە خی گەورە فەرمێ وەرن بۆ لای ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم لە هەموو شتێکە پێشەنگە لە هەموو شتێکە پێشەوایەکی چاکە و بەڕێزە لەقەدکە یعنی بە حەقیقەت
لرسولك إيمك في غمر صلى الله عليه وسلم لهموشتك لصدقة لداوين باكية لدم باكية لحلال خواردنا لهموشتك قدوة وبيشوا وبيشنغ أو شيء أيوت شون بريسترين كذبك با پیغمبری خوا صلی الله علیه و سلم که با پیشوا هاوڵانشی چونکە هاوڵانی چونکە لەو باشتر دەست ناکەوێت ئەگەر ئەوانەشی ئەوانەی کەوە لە ناو لە تاریخی ئیسلامیە کەوە ناوێکیان هەبووە و مەسەلەن هەنێ بابڵین ئینجازات و شتی بەدەست هێناوە بەهۆی ئیتیباع و بەهۆی ئەوە کەوا پێغەمبەری خوای کردووە بە پێشەوە و پێشەنگی خۆی بۆی خوای گەورە ئەوشی بەرزۆ کردووە. شتێکە هێنمەوە بیرت کە ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی عومەری بینی کاغەزێ لە تەورات بەدەستیەوە بوو ئەوە بوو پێی فەرموو أو في شك أنت يا ابن الخطاب ألم آتيكم بها بيضاء نقية والذي نفسي بيده لو كان موسى بن عمران بين أظهركم فتبعتموه وتركتموني لضللتم كموسى عليه الصلاة والسلام يشكل لبيغمبراني أولو العزم كأجر أو أستاذ زندوب وشويني أو بكونوا وازد السنة بيغمري خواه بينا صلى الله عليه وسلم قم رابا كأما قورترين بلقو دليلا كلو باشر دسناك بو كساني كأنا كسب كنا بيشواي خويان بيشكو قمان دوايش عيسى صلاة والسلام خواه لبيه اوش فرمودي الراست هيك عيسى دا أبزيت شوين بيغمري خواه كي صلى الله عليه وسلم بدينك أبدا فردك لأمتك بيغمري خواه صلى الله عليه وسلم واتاك عيسى دا أبزيت شرعي كي جاوز نهي نعم أم شرعي محمد صلى الله عليه وسلم شونك يقتل الخنزير خنزير أكو جي عليه أما حلالنيا أو صليبة أو صلب نكراهم أوش أشكيني لدواي كلا مكان نيوجج أكا فرمي قامته بو تكراوة ولا سر بيغمر صلى الله عليه وسلم فرمي لسر دينكي من أروات صلاة والسلام خاله هم يعني بيت بارك الله فيك بابتي رئيس قرتن لبيغمر إخوة صلى الله عليه وسلم بهمان شيء وكو خالكاني تر خلشي لم بابوا يعني دو طرفي نقيض وسطا كدو طرفي دجوارا هندي كان رزي ناقرن بل زماني حال وهندي كانش زاد الرويتي كان يعني لا بلوبايا ومكان ومقامي هلا قرن لا جاي خوي قبردان حقيقتي او ريز قرتنا للروي الشرع والسنه وبتشي وياك صحابه برزكان رزاق خوان يبي اوان پەیوەرێ بوون یعنی بۆ ئەو کەسەی کە ئەو حەقیقەتە بزانێ و فێر بێت کە خوای گەورە فەرمێ لیتوعەزیروه وتوەقیروه ئەو شتانەی کە ئەبێتە مایەی ڕێزلێنان و بە قەدر و حورمەتدانانی ئەم عەبدە ڕەسوولەی ئێمە ئەبێ ئێوە وای لەگەڵا بکەن یعنی وەکو کۆمەڵێ عولەما کتوبش جوانیان تومار كردو نسويان تو تأليف كردو هيك لو أنا عليه حقوق النبي بين الإخلال والإجلال يعني حقي في غمص صلى للتوقير والتعظيم ده نبي نواب زور ببي الرياضي سيري بكينا حاشا وكلا أو واكد خارج بالإسلام أول شيء كوا حقوقي في غمص صلى الله عليه وسلم نية حقيقة تبارك وتعالى إدادة في غمص صلى الله عليه وسلم أوش راسي نكردو ريزي لفي غمر نكردو صلى الله عليه وسلم ڕێزگردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا ئەبێ کە خوای گەورە ڕێزی لێنا وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا تطروني كما طرت النصارى عيسى بن مريم إنما أنا عبد الله ورسوله بزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی زیاد ڕەویم لێ مەکەن چونکە وا بزانم حەدەسەکە باران باری و شتێ دوعای بوو شتێ بوو هني هنالين الصحابة هم يعني يقول جاريك مدحك وفينا نبي يعلم ما في غد بلى أو جارية قال دعك من هذا وقولي بالتي كنت تقول نعم يعني وكو شتي زياد ريو بيغمر صلى الله عليه وسلم قبولي نكرت فرمي هلا من ينوزور هلا بيادا متون وكو مبالغة ما كان لمدحهم مبالغة ما كان زياد ريو ما كان وكو نصارى شون زياد رويان كل عيسى وكتيان وهاي وكليان بكوري خوا والعياذ بالله بلين إنما أنا عبد الله أما
تەواضوعی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عەبدە بەڵام عەبدێکە نەکو هەموو عەبدەکانی تر وەکو هەموو عەبدەکانی تر ڕەسوولی خوای گەورەی ئەبێ ڕێزی تایبەتی هەبێت کە ڕەسوولی رب العالمینە. عبد لا يعصى ورسول لا يعبد. بەڵێ بارك الله. عەبدێکە عیبادەت ناکرێت بەڵام گۆڕاڵێکرێت ڕەسوولێکە ناپەرسترێ ئیتیباعیشی ئەکەین و ڕێزشی لێنێ. جوانە. بابەتی بانگەوازیکردن بۆ سنەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەمان شێوە خەڵکانێک هەیە زمان حاڵیان نەڵێ نێمە خەڵکی بانگەین بۆ سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. حقیقەتی بانگەوازیکردن بۆ سنەتەکەی بە چ شێوەیەک ئەبێ؟ هەموو کەسێک یعنی لەو بڕوام هەموو کەسێک نەتوانێت بەو شێوەیەی کەوە خوای گەورە پێخۆشە و پێغەمبەر صلی الله عليه وسلم پێخۆشە بانگەوازی خەڵک بکا بۆ لای شەعنی یعنی ئەو منهەجەی ئەو دینەی کە پێغەمبەری خوا پێی هاتووە صلی الله عليه وسلم. ئەبێ کەسانێ بەشێ یعنی وەکو شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ ئەی فەرموو دایمەن ئەبێتەوە هەڵسای بە کاری داعوە و بانخوازی خۆ ئەبێ سەقافەیەکی ئیسلامیت هەبێ بتوانی ئەوەی ئەبێتە مایەی جوانی و پڕوپوختەی ئەو داعوە و ئەو بانخوازیەی ئەو بانگەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی خەڵک وەرێک برێ. یعنی ئەو پێغەمبەری خوا خوای گەورە ئەمری پێگر فەرمووی فەصدع بما تؤمر لەو ڕۆژەوە بە ماوەیەکی کەم بۆچی چونکە ئەو داعوە ئەمەنە بە جوانی و بە پاکی و وەکو چۆن دابەزیوە گەیانیان 100 ساڵی پێ نەچوو قوتەیبە بن مسلم الباهلی لەم لاوە ڕزای خوای لێبێ لە دەور حدودی الصین وەستا لەم لاشەوە تارق بن زیاد و عقبە بن نافع لە حدودی فەڕەنسا و ئەوانە وەستان لە حدودی مەغریب ئەبول مهاجر ئەوانە وەستان ئەوەنە داعوەکەیان جوان بوو ئەوەنە دادپەروەری و تعظیمی ئەو منهەجە و ئەو داوای پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد بۆیە خەڵکەکان وەڵا ئەم ئیسفادە و ئەم خێر و خۆشی لە ئێوە بینیمانن لە باوکو براو کەسوکاری خۆمان نەبینەوە. ئێستایش لەم ڕۆژەدا کەسێک ڕاستۆ ببێ و لەسەر منهەجی محەممەد صلی الله عليه وسلم وەکو خۆی داعوەکە دابەزیەوە واللهی بە چەند ساڵێکی کەم هەموو سەر عەرز لەسەر ئەو منهەجە ئەبنەوە کاتێکا بینن ئەو منهەجەی ئەو داعوای پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند پاکە چەند ڕازگۆیە چەند دادپەروەرن چەند ئەمن و ئەمانی تێیە خەڵکی بە خێر و خۆشی ئەژێ. ئەو مافەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تعظیم شەعنیه یعنی ئەو داعوەی کە ئەوی تێدا بوو ئەوە حەقێکە لەسەر ئێمە ئادای بکەین بەرامبەر پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم چونکە ئەی فەرموو ئەدو عنی كيف نؤدي عنك يا رسول الله صلى الله عليه وسلم غير ببزانين أخلاق وروش وسيرة وهالسكوتي بو إيمش بيشاني أو خلقي بدين كاكا بخوا مناتنا بو مالتان طالان كينو عرضان تيك بدينو أو بكينو كينا والله هاتينا عبادة دي خواهي قورا بكنو شريه وقرار مدنا تاعتنا باشتكي خواهي قورا. بارك الله فيك. بيقومان لسردن بيغمرة صلى الله عليه وسلم دوكو ملكس پشتگیریان کرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانش کە بریتی بوون لە هاوڵانی و لە خانەوادەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئال و بەیتی پێڵێن ڕێزگرتن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە ناگەێنێ کە ڕێز لەو دوو تائیفە بگیرێ کە بە پێچەوانەوە دوو فەرقە هەیە کە فەرقەیەکیان تەکفیری ئالی بەیتی پێغەمبەری خوا ئەکا صلی الله عليه وسلم لەو لاشەوە فەرقەیەترێ تەکفیری هاوڵانی ئەکا یعنی شکاریە مەسەلە ئەم بابەتە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێ ئێمە بەڵگە و عەلامە و نیشانەی لەسەر ئەوەی کە ئەومان خۆشەوێ پێغەمبەری خوامان خۆش ئەوێ ئەبێ ئەومانش خۆش بێ کە ئەوی خۆشەویست ئەو شتەی خۆشەویست. ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ من کوولەگە ئەو حەزم لێنەوە بەس ئەم بینی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی حەز لێ بوو بە بۆنەی خۆشەویستی یعنی ئەمە لە خواردنە ئەوە لە ئەشخاصەکانیشە باوەی ئەنەس تاواکەین ئەنەسە فەرمێ بۆیە هەر جارێک ئاشمان بخوارێ کوولەگە باوێت کوولەکان لەگەڵ پێغەمبەری خوا ومە ئەمداوە لای ئەو بۆی ئەو بیخوا ئەمزانین خۆشحاڵ بووم بە خۆشیەکەی ئەو ئەمە خۆشەویستنی ئەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەوێ. شتێکی
عائلەی لە ماڵ پێغەمبەری خوا ڕووی دابوو شتێکی بچووک فاتیمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ڕەیحانە و گولورکە سوورەی باوکی خۆی بۆ و زۆر خۆشی ویستووە تۆزی عاجز بوو هات بۆ لای باوکی خۆیە فەرمێ فاتیمە فەرمێ هاتم بۆ لای باوکم کە وتم ئەی پێغەمبەری خوا شتێ وا بوو یان دەربارەی عایشە فەرمی سەیری عایشەی کرد و سەیری منی کرد فەرمووی فاتیمە منت خۆشەوێ فەرمووی ئەروەڵا باوک چۆن خۆشتم گەلێ فەرمووی ئەگە منت خۆشێ ئەمەشت خۆش بێ فاتیمە فەرمێ هیچ لە دڵم نەما ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەمویان بێ خۆشەویستنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و خۆشەویستنی ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆشی ئەوێ ئەوە دیلالە دەکاتە سەر ئەوەی کە تۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆشەوێ تحب ما يحب وتكره ما يكره و هەروەها هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ نمونە جارێک لەگەڵ معاذ ڕەتە بان گوێ درێژێک پەرژینی قایمێ ئەفەرمی یا معاذ ئەفەرمی من جوتم لەبەیکە وەسەعدەیک یعنی لەبەیکە وەڵامتە دەمەوەی پێغەمبەر خوا وەڵامێکدا وەسەعدەیکەوە وەڵامەکەم ئەدەمە و دڵت خۆشەکەم فەرمێ تۆزە ڕۆیمان فەرمووی یا معاذ ئەمجاکە فەرمووی وتم لەبەیکە وەسەعدەیک قال والله إني لأحبك في الله يعني ئەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بەبێ سوێنیش بەس بڵێت بفەرمێ تۆم خۆشەوێ خۆ بەسە بەڵام تأكيد ئەکاتە و سوێن ئەخوا فەرمێ والله إني لأحبك في الله ئەگەر من هيك لم ظرف ولم زمان ولا حد زمان العصر بلي والله من رقم لمعادي كوري جبل ناقنجيت تو الرقد لكسي بك في غمر خوشي نابت ابي اما آل بيتي في غمر صلى الله عليه وسلم صحابه كان وسط ابن وقوي تعالى فرمي وكذلك جعلناكم أمة وسطا نلواني كوا تكفير أنا كان تبرايان لأكنوا أيان كوجن لقل أوانا نيمان برواشمان بيانيا نلقل أوانيش كوا تعظيم يعني كانوا قدسيات أدنا بالن ألين أمانة نيم شخوايا كان لقل أوانا إيما ألين آل بيتي في غمر صلى الله عليه وسلم شون لا دائما ألين اللهم صل على محمد وعلى آله وصحبه أهوى لسر أو بردوام بين آل بيتي في غمر إخوان خوشة رزيان لأجرين وقدر وحرمتان لا إيميا شاك أي ناسين والله همويان من خوشة ببي استثناء ببي أو خلالك هاي برامبر كسان آل بيتي وهروها أصحاب كان شي خوشيان مانيو رزيان لأجرين وكو شون خواي جورا بي خوش لكوتايدا باسي صلوات تكرد آية معناي صلوات شيء ومسلمان بزانا اللهم صل على محمد وعلى آل محمد صلى الله عليه وسلم پیغمبر صلى الله عليه وسلم أو آية دابزي إن الله لسورة أحزاب إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما صاني صحابات لا پیغمبر إخوة صلى الله عليه وسلم وتعني پیغمبر إخوة علمنا كيف نسلم عليك زاني ما شون سلام عليكم شو فرمانت كده سلام عليك بلام أي صلواتك شون كيف نصلي عليك قال قولوا إتر رواية كان زورة قولوا اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد فرمي أهوى الصلوات بنديارم صحابة كان زانيان بلام إيمي عجم أبي بزانين صلواتي خوا طبعا مسي صلواتي خوا صلواتي ملائكة صلواتي إيما أما قشي وقيا قوايا بيقومان تفصيلي كتير صلواتي خواي قولة جاية صلواتي ملائكة جاية صلواتي إيما جاية تقريبا وجه متشابه هي بين صلواتي إيما وملائكة شو كهردو لامان مخلوقين أو أن مكرمون إيماش بجوري أعمال وعبادات ما أتشين الرز أوان أجر تنكس بكينو أوان نكين عبادتي خواي قروك بيوز نكين أتشين الرزي الشياطين وجنوة كوا أهل معصية اللهم صلي يعني خواي بروردگار
مدح و ثنا و لێبوردنی خۆت بڕێژە سەر ئەوە هین مەلائیکەیە خوای گەورە کە سەڵاواتەکە خوای گەورە لێخۆشبوونی خۆی و ڕەحمەت و بەرەکەتی خۆی ئەڕژێنێتە سەر محەممەد صلی الله عليه وسلم ئەمە سەڵاواتی خوا سەڵاواتی مەلائیکە داواکردنە لە خوای تەبارەک و تەعالە کە ڕەحم و بەرەکەتی خۆی بڕشێنێتە سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی ئێمەش تقریبا هەر وەک ئەوەی ئەوان وایە ئەلین اللهم واتە جیاوازی لە نێوان سەڵاواتی ئێمە و مەلائیکە و سەڵاواتی خوای گەورە ئەوەیە کە سەڵاواتی خوای گەورە پلەپایە و مەکانەتی پێغەمبەری خوا لە مەلائیکە باسەکە ئەوەیە مەش دوعای بۆ ئەکەین بارك الله فيك ئاوایە خوا جزای خێرە داتەوە بۆیە سەحابە بەڕێزەکان زۆر بە ئەدەب بوون زۆر لەگەڵیا ئەوەی پێخۆش خوای گەورە لە بانکردن و ئەوانەشدا فەرمووی لا تجعلوا دعاء الرسول كدعاء بعضكم لبعض بارك الله فيك دعاء بانکردنی با جایە یا بە نەبی الله بانگی بکەن یان بە ڕەسوڵ الله بۆیە سەحابە بەڕێزەکان یانود یا ڕەسوڵ الله یا نەبی الله ئەوهایان پێوت قەت ناوی عەلەمی خۆیان بە تەنها نەئەوت بارك الله فيك بەڵام بینەرانی بەڕێز و خۆشەویست تێبینیەکەیە لە سەر سەڵاوەتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە داوامان لێکا سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدەین یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ سەڵاواتم لە دیار بدەن ئەمە بۆ سوود و قازانجی ئێمەیە بۆ ئەوەی ئەجر و پاداشمان دەستکەوێت نەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێویستی بە دوعای ئێمە بێ چونکە هەر سەڵاواتێک کە تۆ ئەیدەی لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بری ئەوە خوای گەورە دەجار مەدح و ثەنا و پلەپایەت بەرزەکاتەوە لە ئاسمانەکان بۆیە سەڵاواتدانی ئێمە لەسەر پێغەمبەری خوا بۆ خۆمانە بارك الله فيكم وفيك بارك الله يك فايديك إمام ابن القيمش لسر قصة جناب زور جوانا فرموي صلوات دان لسر پیغمبر صلى الله عليه وسلم چاكا كردن تا مسلمان لقل باوكت لبروي هر جارك تو علي اللهم صل على محمد ملائكي خوا هيا فرمي اي پیغمبري خوا او فلاني كوري فلان ناو باوج ان لبر اوي تو صلوات داوا جاش كسي باوكي خوشي ورز دباوكي ربا صلوات بدا ديار پیغمبر صلى الله عليه وسلم عليه الصلاة والسلام بارك الله فيك عزيزك يشاء بلا بينران وبيسراني كنالي امجاري ليرة دهاتي نكوتاي ام برنامج تا برنامج كتر وديداري كتر بخواي قورتان دسبيرين خواتان نقل والسلام عليكم ورحمة الله وبركاته